ئەم پرۆژێ بە کورتی بریتیە لە پتەوکردنی دۆستایەتی فەڕەنسی کوردی وەکو ئەوەی بەڕێستان ئاگادارن دۆستایەتی وڵاتی فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستان لە لووتکەدایە چ لە بواری سیاسی بێ لە بواری زانستی و زانکۆیی پەروەردەیی بێ و بە هەمان شێوە لە بواری کەلتوریش ئەنیسوتی فەڕەنسی بەشی کەلتوری نوێنەرایەتی حکوومەتی فەڕەنسایە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 بەردەوامە لە کار و چالاکیەکانی و بووە بە پردێکی کەلتوری لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی فەڕەنسا ئاڵوگۆڕی کەلتوری لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی فەڕەنسا ئەنجام دەدەن بۆ ئەم ساڵیش توانیمان بە هاوکاری ئەنیستی فەڕەنسی و دامەزراوەی ئیڤن بۆکس و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە فەڕەنسا نەورۆزی ئەم ساڵ لە پاریس ئەنجام بدەین و دوا بە دوای جەژنی نەورۆز پێشوازیمان کرد لەم گروپە فەڕەنسیە لەگەڵ ئاوێتەی میوزیک و گۆرانی کوردیمان کرد و ئەوەی کە جەنابتان بینیتان لە یەکچوونێکی بەرچاو هەیە لە نێوان میوزیک و سەما و گۆرانی بڕۆتۆنی هەرێمیی فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستان مەبەستمان تەنها ئەوەیە کە بتوانین ئەم پردە و ئەم دۆستایەتیە لە نێوانگەلی کورد و وڵاتی فەڕەنسا پتەوتر بکەین. کۆنسوڵی فەڕەنسا ئەیوت ئێمە لەگەڵ کوردەکان ئامۆزاینا تۆش هەمان بیرۆڕاتەیە؟ کۆنسوڵی فەڕەنسا و ئەگەر گوێبیست ببێتی هونەرمەندەکان کە لەو فەڕەنساوە هاتوون وتیان ئێمە هاتوین بیسەلمێنین کە ئێمە ئامۆزاین لەگەڵ کوردەکان و بەڵێ منیش هەمان ڕام هەیە لە میوزیک لە بیرکردنەوە لە دیت بۆ ڕابردوو بۆ داهاتوومان و پێکەوە ژیان هەموو ئەم پۆینتانە بە یەکمان دەگەێنێتەوە و دەیسەلمێنێک کە ئێمە لە یەکچوونێکی باشمان هەیە و دۆست و ئامۆزانی خۆ ڕاستی بەلێ ڕاست هەگە دەرفەت هەبن لە فەڕەنسا گەلێک فەڕەنسا گەلێک نێزی کوردانە کوردان حەز دەکەن تێکیلیا کورد و فەڕەنساژی دیرۆکێدە تێکیلیا وان هەبوو هەتا دانیێل میتەران ji xwe navê medreseya me Daniel Mîteran e em zanîn Daniel Mîteran wek dayîka Kurdan tê naskirin ji ber wê Fransî dixwazin Kurdan nas bikin ê baş e hege em dikaribin bo Fransîyan çend peyvan û çend çanda Kurdî û zimanê Kurdî fêr bikin.